لە هەولێر ژمارەیەک گەنجی پڕوزە و خۆبەخش هەر تاق و دیوارێکی شوێنە گشتیەکان ببینن ڕەنگا و ڕەنجی ئەکەن دەیانەوێت سیمای شار بەرەو جوانی بگۆڕن. لە کەرکووک نزیکەی 200 فەرمانبەری کۆمپانیای نەوتی باکوور کێشەیان هەیە ئەمڕۆ گرتبوونەوە. سڵاوتان لێبێت. ژمارەیەک گەنجی کوڕ و کچی شیک و کەشخەی هەولێر قۆڵی یاسایەتیان لێ هەڵماڵیوە و دەستیان کردووە بە نەخشاندن و جوانکردنی شوێنە گشتیەکانی شار. ئەوان دیواری قوتابخانە و شوێنە گشتیەکان لە دروشمە ناشرینەکان پاک ئەکەنەوە و بە ئاڵای کوردستان و وێنەی جوان و ڕەنگا و ڕەنگ بۆیە ئەەکەن. بەوتەی جوتیار حەیدەرکەیەکێکە لە گەنجە خۆبەخشەکان هەڵمەتەکەیان بۆ ئەوەیە لە پاڵ جوانکردنی دیواری قوتابخانە و ژێرپرد و شوێنە گشتیەکان هۆشیاری ژینگەییش پەرە پێبدەن. ئەوان کۆمەڵێک گەنجی پڕوزەن و بە هەر شوێنێکدا تێپەڕن لە دوای خۆیانەوە جوانی و ئاوەدانی و ڕەنگەکان بەجێ دێڵن. لە چاڵێنجی بەرنامەی ماڵی خۆتا کە هەڵدێر لە 1964 پێشکەشیەکات گۆرانی بێژی لاو کامگار ڕێبین میوان بوو. دوای ئەنجامدانی یاریەک لەگەڵ پێشکەشکار و بردنەوەی چاڵێنجەکە لە ستۆدیۆی بەرنامە هاتنە دەرو چوون دڵی دایکێکیان خۆش کرد و کارێکی خێرخوازیان ئەنجامدا. هەڵدێر و کامگار چوونە مارکێتێکی گەڕەکی شێخ ئەحمەد لە هەولێر کە شوێنی گەورەبوونی کامگارە و 14 ساڵ لەو گەڕەکە ژیاوە و منداڵی لەوێ بەڕێ کردووە. هەڵدێر و کامگار دەفتەری قەرزی دوکانەکەیان هەڵدایەوە تا پەڕەی دایکێک وەستان و حسابەکەیان بۆ واصل کرد و بێگومان دڵی دایکەکەیان خۆش کرد. شەقامی پۆزەکەی سلێمانی تامی جارانی نەماوە چونکە ئەگەر پێشتر شوێنی پۆز و نمایشکردنی ئۆتۆمبیل و کەشخەیی بووایە ئێستا خەریکە ئەگۆڕێت بۆ بێزارکردنی خەڵک. شەقامی بەختیاری لە سلێمانی کە بە جادەی پۆزەکە ناسراوە یەکێکە لە شەقامە دڵگیر و جوانەکانی شارە حیاتەکە بەڵام کەسانێکی نابەرپرس خەریکە ناسنامەی ئەشێوێنن. ئاسۆ حوسێن دوکانداری ئەم جادەیە بە 1964 ورد ئێستا شەوانە لە دوای ساعتنۆ کێشەی زۆریان هەیە لەگەڵ ژمارەیەک لەو شۆفێرانەی ڕوو لە شەقامەکە ئەکەن چونکە هەراسانیان کردوون و شۆستەکان دەگرن و توانزیش لە خەڵک دەدەن. وەک باسی ئەکات بەهۆی ئەو جۆرە کەسانەوە خەریکە کڕگارەکانیان لەدەست ئەدەن و کڕگارەکان ڕوو لە بازاڕەکانی دیکە ئەکەن و تەرکی شەقامەکە ئەکەن. دوکاندارەکان نیگەران و بەگلەین بۆ ئەم دۆخەداوا ئەکەن لایەنە بەرپرسەکان ڕێکاری یاسایی ئەنجام بدەن بۆ ئەوەی وەک هەمیشە شەقامێکی پڕشەوق و زەوق و بێکێشە بێت و بەو قەڵەبارگەی خۆی بمێنێتەوە. فەرمانبەرانی کۆمپانیای نەوتی باکوور لە بەردەم ئیدارەی کۆمپانیاکەیان لە گەڕەکی عەرەفەی شاری کەرکووک گرت بوونەوە و داوا ئەکەن بڕوانامەکانیان بۆ هەژمار بکرێت و هاوتای فەرمانبەرانی کۆمپانیاکانی دیکەی نەوت لە عێراق بکرێت. ئەوان کە ژمارەیان 200 فەرمانبەرە بە بڕوانامەی دیبلۆم دامەزرێنراون و دواتر زانکۆیان تەواو کردووە. ئێستا هەڵگری بڕوانامەی بەکەلۆریۆس و ماستەرن. داواکەن بڕوانامەکانیان بۆ هاوتا بکرێت بەو شێوەیە کە لە ناوەڕاست و باشووری عێراق کاری پێکرێت. 1964 بۆ سۆراغی داواکاریەکەیان لەگەڵ کۆمپانیای نەوتی باکوور قسەی کرد بەڵام بە قسەی کۆمپانیاکە ئەم بابەتە لە دەسەڵاتی ئەوان نییە و پەیوەندی ڕاستەوخۆی بە وەزارەتی نەوتی عێراقەوە هەیە. ساڵی پار لە وەزارەتی خوێندنی باڵای عێراق بڕیارێک دەرچوو بۆ زانکۆکانی سنووری پارێزگای کەرکووک کە ئەوی شەوەیە پێویستە بە زمانی عەرەبی وەڵامی تاقیکردنەوەکان یاخود ئەسمونەکان بدەنەوە. ئەمە ئەو کات دەنگۆی دروست کرد. دەنگۆیەکی دروست کرد چەندین بەرپرسی هێنەیە سەرخەت بۆ ئەوەی بتوانن کە ئەم بڕیارە ڕەت بکرێتەوە. ئەوە بوو پەیوەندیان بە وەزارەتی خوێندنی باڵای عێراقەوە کرد. ئەمڕۆژ ڕێبوارتەها پارێزگاری کەرکووک دیارە پێشتر کاریان لەسەر ئەم بابەتە کردووە ئەڵێ بەشێک لە زانکۆکانی ئاگادار کردوتەوە کە ئەتوانن بە زمانی کوردی وەڵامی پرسیارەکان یاخود تاقیکردنەوەکان بدەنەوە. باسی لەوەش کردووە کە سەرۆکی زانکۆی کەرکووکی ئاگادار کردوتەوە کە ئەویش کۆریژەکانی خۆی ڕابسپێرێت و ئامادەکاری تەواو بکەن پرسیارەکانیش بۆ زمانی کوردی وەربجێڕن. بەڕێزان هەواڵەکانم پێشکەشکردن کاتێکی خۆش بۆ هەمولایەک.